سڵاوتان لەبێت لە NRTۆ هەواڵەکانی وەرزشتان پێشکەشەکەین و سەرەتاش بە ناونیشانەکانی دەستپێکی. ڕۆناڵدۆی پرتوگالی بەڵێنی باندەرانی هەڵبژاردەکەیدا سەرکەوتن بۆ قۆناغی داهاتووی مۆندیال بەدەستبێنن. فابریگاز لە ڕیزەکانیانەی چەلسی نزیک دەبێتەوە یایا تۆرێش بڕیاریدا لە ڕیزەکانی مانچستەر سیتی بمێنێتەوە. ئاندرێ پێرلۆی ئیتاڵی و یاریزانی یانەی یۆڤانتۆس بڕیاریدا دوای مۆندیال واز لە یاریکردنی نێودەوڵەتی بهێنێت. دووبارە سڵاو. کریستیانۆ ڕۆناڵدۆی کاپتنی هەڵبژاردەی پرتوگال ئاشکرای کرد ئەتوانن لە کۆمەڵەی مەرگدا سەرکەوتن بۆ قۆناغی 16 سۆگەر بکەن. پاش بردنەوەی هەڵبژاردەی پرتوگال بە 5 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە هەڵبژاردەی ئێرلەندا. کریستیانۆ ڕۆناڵدۆی کاپتنی هەڵبژاردەکە دڵخۆشی خۆی بە ئاسی هەڵبژاردەکەی دەربڕی لە دوایین یاری ئامادەکاری مۆندیالدا و ئاشکراشی کرد کە هیوادارە لە یاریەکانی قۆناغی کۆمەڵەکان توانای جەستەی لە 100% ئامادە بێت و یارمەتیدەری هەڵبژاردەی پرتوگال بێت لە سەرکەوتنیان بۆ قۆناغی 16ی مۆندیال. ڕۆناڵدۆ دەربارەی هەلی سەرکەوتنی پرتوگال بۆ قۆناغەکانی پێشەوەی مۆندیال ڕایگەاند کە بە دڵنیاییەوە سەرڕای قورسی کۆمەڵەکەمان، بەڵام ئەتوانین لە گروپی مەرگدا سەرکەوتن بۆ قۆناغی 16 سۆگەر بکەین. جێیوە بیرهێنانەوەی هەڵبژاردەی پرتوگال لە کۆمەڵەی حوتەمدا و بەرامبەر هەریەک لە هەڵبژاردەکانی ئەڵمانیا و غانا و ئەمریکا یاری دەکات. ڕۆژنامەکانی ئینگلتەرا دووپاتیان کردەوە سیسێک فابریگاز لایەنەی چەلسی نزیک بۆتەوە و لە چەند ڕۆژی داهاتوودا یانە ئینگلیزیەکە بە فەرمی گرێبەستەکەی ئاشکرا دەکات. ڕۆژنامەی میرۆری بەریتانی ئاشکرای کریانەی چەلسی ئینگلیزی بابڕی 33 ملیۆن یۆرۆ ڕێکەوتنی کۆتایی لەگەڵ سیسێک فابریگاسی سێریانی بارشلۆنەی ئیسپانی ئیمزا کردووە و ناوبراو لە وەرزی داهاتوودا پەیوەندی بەیانە ئینگلیزیەکەوە دەکات. ڕۆژنامەکە بازدەوە دەکات کە فابریگاز بە موچەی ساڵانەی زیاتر لە موچەکەی ئێستای لایەنەی بارشلۆنا پەیوەندی بە چەلسیەوە دەکات و ئەو یاریزانە بۆ ماوەی 5 ساڵ لە چەلسی دەمێنێتەوە. لەلایەکی تریشەوە ڕۆژنامەی زاستانی وەریتانی دووپاتی کردەوە کە یانەی ئارسیناڵ ئینگلیزی ڕێگەی بە فابریگاز داوە پەیوەندی بانەی چەلسیەوە بکات. ئەمەش پاشەوەی ئارسیناڵ لە یەکێک لە بڕگەکانیدا ئاماژیان بۆ دابوو ئەگەر فابریگاز پەیوەندی بە خولی ئینگلیزیەوە بکات ئەوە دەبێت بەرەو یانەکەی پێشووی بگەڕێتەوە. بەڕێوەبەری کارەکانی یایا تۆرەی یاریزانی یانەی مانچستەر سیتی ئاشکرای کرد تۆرێ لە یانەکەی دەمێنێتەوە بەم زوانەش گرێبەستەکەی نوێ دەکاتەوە. مۆری تۆرەی باوکو و بەڕێوەبەری کارەکانی یایا تۆرەی ئیڤواری و یاریزانی یانەی مانچستەر سیتی ڕایگەاند تۆرێ لە یانەی مانچستەر سیتی دەمێنێتەوە و پەیوەندی بە هیچ یانێکی ترەوە ناکات. مۆری باوکی تۆرێ دووپاتی کردەوە کە کێشەکانی نێوان ئەو یاریزانە و ئیدارەی یانەی مانچستەر سیتی بە کۆتایی هاتووە و لە ئێستادا هیچ هۆکارێک نییە وا لە یایا تۆرێ بکات یانە ئینگلیزیەکە جێبێڵێت. هەروەها ناوبراو ئاشکرای کرد کە دوای کۆتایی هاتنی یاریەکانی مۆندیالی بەرازیل گفتوگۆکانیان بۆ نوێکردنەوەی بۆندەکەی لەگەڵ ئیدارەی یانەکە دەست پێ دەکات و پێدەچێت تا ساڵی 2019 گرێبەستەکەی تۆرێ نوێ بکرێتەوە و موچەی ساڵانەکەشی زیاد بکرێت. نەیماری یاریزانی هەڵبژاردەی بەرازیل تەئکیدی کردەوە کە هەوڵ بۆ ئەوە نادات ببێتە باشترین یاریزانی مۆندیالی 2014 و هەموو هەوڵەکانی بۆ ئەوە دەبێت کە نازناوەکە بۆ بەرازیل بەدەست بێنێت. لە لێدوانێکیدا نایماروتی من نامەوێت ببمە باشترین یاریزان و ناشمەوێت ببمە گۆڵکار، تەنها دەمەوێت ڕابەرایەتی بەرازیل بکەم و هاوکاری بکەم بۆ ئەوەی نازناوی مۆندیال بەدەست بێنێت. وتیشی ئێستا کاتی ئەوەیە کە ئێمە بوونی خۆمان بسەلمێنین. پاڵەوانێتیەکە لە یاریگای خۆمان بەڕێوە دەچێت و پێویستە جامەکە شەر لە یاریگای خۆمان بمێنێتەوە. لە بەشێکی تری قسەکانیدا نایمار بازەوە دەکات کە هەر کاتێک باسی مۆندیال دەکرێت ڕاستەوخۆ ناوی ڕۆناڵدۆ و ڕۆماریۆ دەهێنرێت. هەر بۆیە دەمەوێت لەگەڵ باسکردنی مۆندیال ناوی منیش بهێنرێت. نەیمار پێی وایە ئەم پاڵەوانێتیە هەردوو یاریزان میسی و ڕۆناڵدۆ جێپەنجەی خۆیان بەجێ دەیاڵێن. کریستیانۆ ڕۆناڵدۆی پرتوگالی و یاریزانیانەی ڕیال مەدرید تەئکیدی کردەوە کە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەڵمانیا لە 100% ئامادەیە. لە لێدوانێکیدا ڕۆناڵدۆ باسی لەوە کرد کە ڕۆژ بە ڕۆژ لە پێکانەکانی باشتر دەبێت و ئێستا بۆ یاریکردن ئامادەیە. ڕۆناڵدۆ دووپاتی کردەوە کە بەرامبەر ئەڵمانیا بە شێوەکی سەرەکی یاری دەکات و ڕایەنەریشی لەوە دڵنیا کردوێتەوە کە هیچ پێکانێکی نییە. هەروەها دڵنیاییدایە هاندەرانی پرتوگال و بەوەی لە 100% بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەڵمانیا ئامادەیە و هیچ ئازارێک لە قاچیدا نەماوە. ڕۆناڵدۆ لە وەرسی ڕابردوودا
چەند جارێک بەهۆی پێکانەوە لە یاریگاکان دوور کەوتەوە و بەهۆی فشارەکانی یانەکەشی چەند جارێک بە پێکراوی یاری پێکرا. هەڵبژاردەی پرتوگالیش کەوتۆتە کۆمەڵێکی بەهێزەوە و بەرامبەر هەڵبژاردەکانی ئەڵمانیا و ئەمریکا و غانا یاری دەکات. ئەندرێ پێرلۆی ئیتاڵی و یاریزانیانەی یۆڤانتۆس بڕیاریدا دوای مۆندیالی 2014 واز لە یاریکردنی نێودەوڵەتی بێنێت. لە لێدوانێکیدا پێرلۆی یاریزانی هەڵبژاردەی ئیتالیا تەئکیدی لەسەر ئەوە کردەوە کە دوای مۆندیالی ئەم ساڵ کە لە بەرازیل بەڕێوە دەچێت بە فەرمی واز لە یاری نێودەوڵەتی دێنێت. پێرلۆوتی پێم وایە تەمەنم زۆر بووە و کاتیەوە هاتووە جێگەکەی خۆم بۆ یاریزانێکی تر جێبێڵم. وتیشی ماوەیەکی زۆرە لە ڕیزەکانی هەڵبژاردەی ئیتالیا یاری دەکەم و جێپەنجەی خۆم لە هەڵبژاردەکە جێهێشتووە. پێرلۆ پێشتر لایەنەکانی ئینتەر میلان و ئایسی میلان یاری دەکرد و لە ئێستاشدا یەکێکە لە یاریزانە بەتوانەکان یانەی یۆڤانتۆس و بۆ جاری سێم لەسەر یەک نازنەوی خولی ئیتالیای لەگەڵ یۆڤی بەدەستێناوە. هەر ئەو یاریزانە بە شێوەیەکی فەرمی گرێبەستەکەی لەگەڵ یانەی یۆڤانتۆس تا ساڵی 2016 نوێ کردەوە. جیرۆم فالکەی ئەمینداری گشتیەکێتی تۆپی پێیجیان ئاشکرای کرد. سەرجەم 12 یاریگاکەی مۆندیال ئامادەن بۆ بەڕێوەچوونی یاریەکانی قۆناغی کۆمەڵەکان پاش ئەوەی وڵاتی بەرازیل بەهۆی دواکەوتنی ڕادەستکردنی یاریگاکانی مۆندیال دووچاری گلەی و گازندەی زۆر بەوە ئەمڕۆ بە فەرمی جیرۆم فالکە ئەمینداری گشتی فیفا ڕایگەاند. یاریگاکان ئامادەن بۆ یاریەکانی مۆندیال. فالکە لە لێدوانێکیدا لە وڵاتی بەرازیل دووپاتی کردەوە کە یەکێتیەکەیان سەرجەم پشکنینەکانی بۆ مۆندیال کۆتایی پێێناوە و یاریگاکان ئامادەن یاریەکان بە باشترین شێوە لەخۆ بگرێت. هەروەها دووپاتیشی کردەوە کە فیفا لە هیچ کاتێکدا نیگەرانی ئامادە نەبوونی یاریگاکان نەبووە و هەمیشە دڵنیا بۆ لەوەی کە لە کاتی خۆیدا یاریگاکان ئامادە دەبن. وتیشی لە ئێستادا فیفا چاوەڕوانی پشگیری هاوڵاتیانی بەرازیل دەکات و هیوادارە دانیشتوانی ئەو وڵاتە پشگیری بەرازیل و بەڕێوەچوونی مۆندیال بکەن بە باشترین شێوە. It was clearly said that in the Islamic countries to give this authorization has definitely helped. واین ڕۆنی هێرشبەری هەڵبژاردەی ئینگلتەرا تەئکیدی کردەوە کە پێویستە ئیتاڵیەکان لە ڕووبەڕووبوونەوەیان بترسن. لە لێدوانێکیدا واین ڕۆنی وتی پێم وایە ئەم ئینگلتەرایی بەشداری مۆندیالی 2014 کردووە زۆر جیاوازە لەگەڵ ئەو ئینگلتەرایەی بەشداری یۆرۆی 2012 کردهبوو. وتیشی ئیتاڵیەکان هەر بەو چاوە سەیرمان دەکەن کە لە یۆرۆی 2012 بەرامبەرمان یاریان کردووە بەڵام ئێمە لە چاو 2 ساڵ لەمەوبەر زۆر گۆڕانکاریمان بەسەرداهاتووە. لە بەشێکی تری قسەکانی داوتی ئیتالیا هەمان ئەو هەڵبژاردەیە کە لە 2012 ڕوبەڕوویان بووینەوە و هیچ گۆڕانکارێکی بەسەردا نهاتووە بەڵام ئینگلتەرا گۆڕانکاری بەرچاوی بەخۆیەوە بینیوە. لە کۆتای قسەکانیدا واین ڕۆنی تەئکیدی کردەوە کە پێویستە ئیتاڵیەکان لە ڕوبەڕووبوونەوەیان بترسن و ئەوان زۆر لە 2012 بێسترن. لە یۆرۆی 2012دا ئیتالیا بەرامبەر ئینگلتەرا یاری کرد و بە لێدانی یەکلایکەرەوە ئیتالیا یارەکەی بردەوە سەرڕای ئەوەی ئاسێکی بەرزتریشی پێشکەش کردهبوو. ئیدارەی یانی ڕیال مادرید بۆ نوێکردنەوەی گرێبەستەکەی سێرجۆ ڕامۆس بەنیازە بیکاتە سێم یاریزان کە زۆرترین موچەی ساڵانە وەردەگرێت. ئیدارەی یانی ڕیال مادریدی ئیسپانی هەوڵەکانیان بۆ نوێکردنەوەی بۆندی سێرجۆ ڕامۆسی بەرگریکاری بەتوانای یانەکە دەست پێ کردو و لە ئێستاشدا بەنیازە وەک سێم یاریزان زۆرترین موچەی ساڵانەی بۆ تەرخان بکات. راپۆرتە ڕۆژنامەوانەکانی ئیسپانیاش لە لای خۆیانەوە دووپاتیان کردەوە کە ئیدارەی یانە شاهانەکەی ئیسپانیا بەنیازە بە موچەی ساڵانەی 10 ملیۆن یۆرۆ سێرجۆ ڕامۆس ڕازی بکەن بە درێژکردنەوەی بۆندەکەی و مانەوەی بۆ ماوەیەکی درێژ خایان لە یانەکەدا. بەم شێوەیەش ڕامۆس پاش هەریەک لە کریستیانۆ ڕۆناڵدۆ و گاریت بیل دەبێتە سێم یاریزان کە زۆرترین موچەی ساڵانە وەردەگرێت و بابڕێکی کەم لە دوای گاریت بیلەوە دێت کە لە پلەی دووەمدا دێت. بەم هەوڵانەی ڕیال مادریدیش پێ دەچێت ڕیال مادرید بۆندی ڕامۆس تا ساڵی 2019 نوێ بکاتەوە. ئیڤان ڕاکیتیچی یاریزانیانەی سیڤیلیا بە شوێکی فەرمی پەیوەندی بە ڕیزەکانیانەی بەرشەلۆنەی ئیسپانیەوە کردووە و ڕاستی هەواڵەکەش لە زاری خۆیەوە بڵاو کرایەوە. پێشتر بازەوە دەکرا کە پەیوەندیکردنی ڕاکیتیچبانی بەرشەلۆنەوە شکستی هێناوە و ئەو یاریزانە هەر لە سیڤیلیا ماوەتەوە بەڵام ناوبراو لە زاری خۆیەوە تەئکیدی لەوە کردەوە کە چووەتە یانەی بارشەلۆنەوە و هەر ئەوە ماوە کە بۆ ڕاگەاندنەکان ئاشکرا بکرێ. ڕاکیتیچ لە لێدوانێکیدا خۆشحاڵی خۆی پیشاندا بۆی پەیوەندیبانی بارشەلۆنەوە کردووە و تەئکیدی کردەوە کە ئەوە خەون بووە بۆی هاتۆتە دی. پێشبینیش دەکرێت پەیوەندیکردنی ڕاکیتیچبانی بارشەلۆنەوە
ئەو یاریزانە بکاتە یەکێک لە گرانترین یاریزانەکانی کرواتیا لە مێژوودا. Una final eso es lo más grande que hay y bueno, muchísimas ganas, muchísima ilusión y en verdad no podemos esperar el ئیدارەی ڕیال مەدرید لە کڕینی لیوی سوارێزی هێرشبەریانەی لیڤەرپۆلی ئینگلیزی بوون بە دوو بەشەوە و کێشە لەنێوان ئیدارەی یانەکەدا دروست بووە. یانەی ڕیال مەدریدی ئیسپانی سەرەڕای ڕێگریەکانی لەلایەن ئیدارەی لیڤەرپۆلی ئینگلیزیەوە لە گرێبەستەکەی لیوی سوارێز هێرشبەردا. لێسادا ئەو یانەیە دووچاری کێشە بۆتەوە لەسەر گرێبەستەکەی سوارێز بە بۆچوونی هەریەک لە فلۆرنتینۆ پێرێزی سەرۆکیانی ڕیال مەدرید و کارلۆ ئەنچیلۆتی ڕانەر کەریم بنزیمە لە ئاسێکی باشدایە و یارمەتیدەری یانەکە و یاریزانانی هاوڕێتی لە تۆمارکردنی گۆڵ و دروستکردنی گۆڵدا. لەلایەکی تریشەوە بە بۆچوونی چەند ئەندامێکی باڵادەستی ئیدارەی یانەکە پێیان وایە هێڵی پێشەوە بەبوونی کریستیانۆ گاریزبێڵ پێویستی بە لوی سوارێزەیە تاوەکو بە باشترین شێوە لە یاریگاکاندا دەربکەوێت. کێشەکانی ڕیال مەدرید بەرەو زیادبوون دەچێت و کارلۆ ئەنچیلۆتی ڕانەر دڵنیایە لەوەی کە بنزیمە دوای گرێبەستی سوارێز یانەکە جێدێڵێت و دەترسێت لەوەی سوارێز نەتوانێت هاوشەوەی بنزیمە لەگەڵ ڕۆناڵدۆ و بیل بگونجێت و کێشە بکەوێتە نێوان ئەستێرەکانی یانەکەوە. Que se está dando porque es en Brasil, porque hacía mucho tiempo que ellos estaban deseando este momento. لێن ئارتیەوە هەواڵەکانی وەرزشتان پێشکەش کرا خواتان لەگەڵ.